مامۆستا ئەف دووربووناتەی سەرەکانیە پەنابەریە هاان کۆچبەریاوە دیت چخواسی باندۆرە لە نویسا تێکرد شخوا چ بووە ژیانە هەلبەستواندا یان بێنویسکار بە تایبەت هەلبەستوان دەرباس دەبێ باندۆری دکە ئیژە چاوا بێ کە بە مەزمبوونا ئێشا پەنابەریە بە یعنی ڕۆلەکە پر مەزن نویسا مەدە دەگوتنێ مەدە ئالابێ نویساندنا مەدە دا چێکردن یعنی ئەستم ژی دەبێژم ئەنا هیتا بەری پەنابەریە و ئەنا هیتا پشتی پەنابەریە ئالابێ منی بەری پەنابەریە چ بوو پشتی پەنابەریە چی بەرێ شۆرەشێ چ بوو پشتی شۆرەشێ چ یعنی هەر تشت باندۆرەخە ژیانە منی هەلبەستی دلیزێ یعنی مەسەلەن ئەم بێن ئێش زەحمەتی پەنابەری بەرێ بەلکی نویسا مەدە دەرباس نەبوو لێئان ها پشتی پەنابەریە ئەو ئێشا مەزن ئەو زەحمەتیە کۆ پەنابەر دکشێنن ئەو یعنی ژنش کابەت خودی هەر تشتی بوو و بێت شتێکمە فبەیە ڕۆلەکە ڕاستیم پر مەزن نویسا من بتایبەت وەکی ئەنا هیتا ئەس بێژم نویسا مەدە یعنی ئەس چ دەنویسینم ئەس چ دەنویسینم بێ حەمد ئەس تالیە خوا یا تالیەدا یاد قۆزیەکێدا سەرێکانی دکەوێ ئەو پەنابەری دکە بە ئۆرتێ ڕۆلەکە مەزن بڕاستی نویسام دەلیست